پامری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لە کەرکووک لەگەڵمانایە بۆ بە دواشۆنی کردووە هەڵبەت بەسەر دوایی نێریشی داعش لە ناوچەکە کە وەکو گوتمان لە ئەنیکەم 9 پۆلیسی عێراقی تیدا کوژراون. دڵشاد چی نوێ ئاشکرا کراوە دوای ئەوەی کە دوای پەلامارەکەی دوێنی داعش؟ دەخیل دوای پەلامارەکە دیارەمەوە ئاماژە بۆ بکەم کە ژمارەی قوربانیەکانی پۆلیس هەڵکشا یەکێک لە بریندارەکان گیانیان لەدەستدا بەم پێەیە کە ئێستا ئەفسەرێک و 9 پۆلیس گیانیان لەدەستداوە کە ژماریان نەکاتە 10 کەس و هەر لە دوای ڕووداوەکەوە محەممەد شیاح سوودانی سەرۆکی هێزە چەکدارەکان و سەرۆک وەزیرانی عێراق فەرمانی کردووە بە پێکێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە بۆ لێکۆڵینەوە لە هۆکاری هێرشەکەی داعش و بە پێی و زانیارانەی کە دەستی ئەمە گەیشتووە ئەمڕۆ لیژنەیەک هاتووە بە سەرۆکایەتی ڕەشی دیارەڵڵا سەرۆکەکانی سوپای عێراق و لە نزیکەوە ڕووداوەکەیان بینیەوە لە هۆکاری ڕوودانی هێرشەکەیان کۆڵیوەتەوە و دیارە دواتر لیژنەکە ئەنجامی لێکۆڵینەوەکانیان بەرزەکەنەوە بۆ محەممەد شیاع سوودانی. بەڵام ئەمێ ئاماژە بۆ بکەم کە چەند ڕۆژێک لەمەوبەر دیارە ئێمە پێش ڕووداوەکەش لە دەنگی ئەمریکا بڵاومان کردەوە لە سەرزاری بەرپرسێکی کەرکووک کە پێشتر نزیکەی 15 چەکداری داعش لە ناوچەکەدا بینراون کە کەسێکی بووننشین پێشوازی لێکردبوون. دواتر دیارەمەی کە بینراون لە کامێرەی حەراری هێزەکانی حەشدی شعبی لە نزیکی گوندی بەشیری باشووری کەرکووک هێزەکە بینراون. دواتر هێزەکانی عێراق زۆر هەوڵیاندا کە چەکدارەکان بدۆزنەوە، بەڵام ون بوون بەڕای بەرپرسانی عێراقی ئەوانەی کە هێرشەکەیان ئەنجامداوە ڕەنگە ئەو چەکدارە نەبن کە لە کامێرەی حەراری هێزەکانی حەشدی شعبیەوە لە ناوچەکەدا بینراون. و قسەم لەگەڵ بەرپرسەکانی عێراق و پێشمەرگەشا کردەوەن باسییان لەوە کرد کە جوڵی هێزەکانی داعش بە شێوەیەک زیادیان کردووە بە شەوان لە کامێرە حەراریەکانی هێزانیەکانەوە کە متابعی ناوچە شۆڵەوانی دوودەستەکانی پێەکەن بەو کامێرایانە جوڵی داعش بە ئاشکرا هەستی بە مەفرەزە بە ناوچەکان ئاسۆڕێنەوە. حەز دەکەم پرسیار لێ بکەم لەسەر جوڵی داعش لە ناوچەکانی تری پارێزگای کەرکووک. دڵشاد چی زانیاریت هەیە؟ دەخیل تەنها لە ناوچەکانی پارێزگای کەرکووک نییە، بە درێژایی پارێزگای کەرکووک و زنجیرەچای حەمرین کە لە سەرووی کەرکووک شۆڕەوێتەوە بۆ نزیکی بۆ پارێزگای دیالە لە هەموو ئەم سێ گۆشەیە کە سێ گۆشەی پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدینە جوڵی داعش بە ئاشکرا هەستی پێکرێت. تەنانەت عەمید محەممەد چەوری کە فەرماندەیەکی پێشمەرگەیە پێشتر کە ئێمە قسەمان لەگەڵا کرد باسی لەوە کرد کە داعش لە سنووری حەمری ناوچەیەکی فراوانی جوڵەوانی دەشت و دەرە بەدەستیانەوەیە کە دەورەیەکی چەند ڕۆژیان کردوێتەوە بۆ چەکدارەکانیان کە مەشقی سەربازیان پێ ئەنجامداون. ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە داعش جارێکی تر خۆی ڕێخستوێتەوە بۆ پلانی ئەنجامدانی هێرشەیەوە بە پێی و زانیاریی کە ئێمە دەستمان کردوون کەوتووە چی سوپای عێراق چی هێزەکانی پێشمەرگەش ئێستا چاودێریەکانیان چڕتر کردوێتەوە و خۆیان ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێکی داعش کە هێرش بکاتە سەر سەنگەرەکانیان. و ئەمەوەی ئاماژە بۆ ئەوش بکەم کە فەرماندەیەکی تری ئەمنی کە قسەی بۆ ئێمە کرد باسی لەوە کرد کە داعش پێشتر ئامادەکاری کردبوو بۆ ئەوەی کە هێزە شیعەکان لەنەوە خۆیانە تووشی گرفت بن و ئەمان دەرفەت خۆزنەوە بۆی هەموو هێزەکانیان بردبووە نزیک بەغدا. بەڵام وەکەوەی کاوان ئاماژەیان پێکرد کە داعش بێئومێد بووە لە هەڵگیرسانی شەڕی ناوخۆیی شیعە بۆیە جارێکی تر لە نزیک ئەنبار و بەغداوە هێزەکانیان گواستوەوە بۆ سنووری کەرکووک و دیالە و سەلاحەدین بۆی ئەوان پێیان وایە کە گواستنەوەی ئەم هێزانە ئەگەری ئەوەیە کە هێرش بکەن و خۆیان ئامادە کردووە بۆ هێرشی داعش و زیاتر چاودێریەکانی یعنی تۆ زیاتر لە هەموو کەسێک پێداچوونەوە لەسەر ئەم بابەتە دەکەی بەتایبەت جوڵی داعش، یعنی هۆیەکان چین لەم کاتەدا ئەم جوڵەی هەیە داعش ئەم کردەوانەی وەکو بڵین دەستی پێ کردووە؟ دەخیل منە ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە من کەمێک لەمەوە بەرقسەم لەگەڵ هەندێک لە بەرپرسانی عەرەبی سوننا کرد ئەوان کۆمەڵێک وەکارەهێننەوە بۆ جوڵەکانی داعش. ئەوان دەڵێن هێشتا داعش لە ناوچە دوو لە دەستەکانی کەرکووک و دیالە و سەلاحەدین بنەبڕ نەکراوە و ئەو گوندانەی کە گوندنشینەکان چۆڵیان کردووە داعش وەکو شوێنی حەوانەوە بەکاریان هێنێ. ئەمە جگە لەوەی کە دۆڵوشی و هەندێک شوێن هەن کە دوورە دەستن داعش وەکو مەلجە بوو وەکو شوێنی حەوانەوە و وەکو شوێنی تەختیک و نقطەی انطلاق و هێرش بەکارهێنن. ئەمانە هەموو ئاماژن بۆ ئەوەی کە داعش ئەو ناوچانەی کە بەدەستیانەوەی ناوچەی دوورە دەستن وێزەکانی سوپای عێراقش نێسکەمێک لەمە بەرقسەم لەگەڵ قیادەیەکی عەرەبی سوننا کرد و باسی لەوە کرد کە داعش هەندێک جار دوو مانگ بێتەوە هێز عێراقیەکان و هێزەکانی تریش ئیهمالیەکەن و کەم تەرخەمیەکەن پێیان وایە کە داعش
جوڵەکانی وەستاندووە لە پڕێکە داعش پلاندارن و لە شوێنێکەوە پەلامارەدەن و هێرش ئەنجامەدەن ئەوان پێیان وایە زۆر جار داعش کەم تەرخەمیەکانی سوپای عراق و هێزانیەکانە خۆزێتەوە و تەوقیتێکی گونجاو هەڵەبژێرێ بۆ ئەنجامدانی هێرشەکانیان بەتایبەتی جگەل و هێرشێت کە دوێنێ داعش ئەنجامیدا لە کاتژمێرنەوەی سەر لە بەیانی کە پۆلیس و ئەفسەرێکیانیان لە دەستدا مانگی ڕابردوو لە نزیک جادەی کەرکووک سلێمانی دەنگێکی زۆر بەرسلایتەوە دیارە دەنگی مناڵان یاری دەکەن لەو باخچەیە بەرحاڵ زۆر دەمویست ئەگەر ئەو دەنگەنە بە پرسیارێکی ترم هەبوو دەمویست لێ بکەن لەسەر ئەوەی کە ئایا خەڵکەکە قەد لە ڕاوکێک لەناو خەڵکە پێیا بوویان ناک بەڵام ئەگەر ئەو دەنگە بە دوایتەوە بێتن کەمێک زەحمەتە بەردەوام بین فەرموو بەڵێ فەرموو ئەی خەڵک چۆن بەڵێ دوای ئەم پەلامارانە خەڵک چۆن بیر دەکاتەوە دڵ ڕاوکێک پێیا بووە یان نا دەخیل بێگومان ئەوەی کە من پرسیارم لە بەرپرسان کردەوەوان ئاماژە بۆ بکەن کە ژمارەیەک لە گوندنشینەکان هەوڵیانداوە کە بگەڕێنەوە بۆ گوندەکانیان دوای ئەوەی کە هێزە عراقیەکان ناوچەکانیان کۆنترۆڵ کرد بەڵام ئەوکەوان ئاماژەیان بۆ کرد ئێستا ئەو گوندانە پاشگەز بوونەتەوە لە گەڕانەوە بۆ ناوچەکانیان و هەندێکیش لە گوندەکان ئاوادان کرابوونەوە بەڵام جارێکی تر چۆڵ کراونەتەوە و دانیشتوانەکانیان ڕۆیان لە نزیک شاری کەرکووک کردووە و من ئاماژە بۆ بکەم جگە لەو هێرشەی کە دوێنێ داعش ئەنجامی داوە ئەو دەکوژراوەی دەکەوتەوە مانگی ڕابردووش لە تەنیش جادەی سلێمانی کەرکووک یانی لە نزیک جادە عامەکە بە ئاشکرا داعشەوە هاتبووە سەر سەنگەرێکی پێشمەرگەوە سەنگەرێکی سوپای عراق و دە سەربازی لە نێو سەنگەرەکانیانە سەر بڕی بوو کە ئەمەش بووە هۆی لادانی عەلی فرێجی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی کەرکووک. دڵشاد ئەنوەر پەیامری دەنگی ئەمریکا لە کەرکووک لەگەڵمان بوو زۆر سوپاس.